گەلی کورد بتر لە 100 ساڵە خەباتی چەکداریەکە بۆی ڕزگارکردنی ئەو خاکەی لی زەوت کراوە بەهۆی زلێزەکانی گیانەوە و لە هەموو ماڵێکە لای لە مناڵیەوە مناڵەکان وا پەروەردەکەن کە بێ پارێزگاری لە خاک و نیشتیمان و بکەن. ئەمە بۆتە نەریتێکی تایبەتی خۆمان تا توانیومانە لە ناو گەلێک لە کوردستان لە بەشی باشوورە چکە ئێمە وڵاتەکەمان پارچە پارچە کراوە بووین بە 4-5 پارچەوە لە بەشی باشوور توانیومانە هەرێمێکی بچکۆلە دروستکەین بۆ ئەوەی ئیتر لە بزوتنەوەی ڕزگاری خوازی چەکداری ڕزگارمان بێ هەڵسین بە خەباتی جەماوەری سیاسی دیبلۆماسی تا بتوانین کورد بەرەو گەشە بەرین بەڵام بەداخەوە کە ئێمە توانیمان دەسەڵات بگرینە دەست خۆمان پێش هەموو شتێک کوڕە مەسوولەکان باشترین چەکیان هەڵگرتووە هەمیشە بە خۆیان و بە چەندین حیمایەوە بە چەکەوە پیاسە ئەکەن و هەر شتێکیان بیست جێبەجێەکەن ئەمە وای لێ هاتووە کوڕانی تریش و ڕۆڵەکانی تریش چاولێکەری بکەن لەبەر ئەوەی کەوا چەک لای ئەوانیش خۆشەویست بێ ئەمە یەکە هۆکار هۆکاری دووهەم سیرەکەین ئەم چەکەی کە ئێمە جاران زۆر بە گرانی چەکت دەزەکەوت بۆ ئەوی تۆ لە ماڵە چەکە دەویست یا بۆ دزی بوو یا پارێزگاری خۆتە دەکرد ئەگەر هاتوو دوژمنایەتێکت هەبوایە پارێزگاری لە گەڕەگە بەرگری ژیانە دەکرد بەڵام لەوە زۆر بە گرانیش دەست دەکەوە ئەم چەکە و لە شوێنی تایبەتی چابوو ئەم چەکە سیرەکەین لە ناو بازاڕە چۆن کەلوپەلیش دەکڕین سەوزەوا دەکڕین یا قماژەکردن یا چیلی ولوریا دەکڕین بە هەمان شێوە بە وەساتت بە زۆر بە ئاسایی چەکمان دەزەکەی بە ئاسانی بە نرخێکی هەرزانیش لە بازارە چەکمان دەزەکەوە لەبەرەوە هەموو کەسی بە ئاسانی ئەتوانێت چەک بکرێ و هەر شتێکی بیە مەبەستی خۆی ئامانجی خۆی بپێکێ بە چەکەکە بیپێکێ ئەماوە لە مناڵیشەوە ئێمە وا پەروەردەکراوین بەڕاستیەکەی ڕێزم هەیە بۆ ئەو عایلانەی کە زۆر تێگەیشتوون مسەقەفانە بیرەکەنەوە فەرقی جیاوازی بینی کچ و کوڕ ناکەنە ناو خێزانە و وا پەروەردەکراون کچ کوڕ هیچ جیاوازیەکیان نییە و هەردووکیان یەکسانە بەڵام بەداخەوە زۆربەی پەروەردەکانمان کە ئێمە ئەیکەین هەڵەیە هەر لە مناڵیەوە کچ بڤەیە کچ نابێ سەیری ئەمە بکە نابێ سەیری ئەوە بکە نابێ قسە لەگە فڵان کە نابێەوە ئەگەر کردی هەڕەشە بە یا بە براکانمان لێکرێ یا بە باوکمان لێکرێ یا مێر ئەگەر شتێکی هەڵەی بچووک ببینی لە ژنەکە یەکسەر دەمانچەکە حازرە و پێوێنێەوەی کوژە بەڵام لەو حاڵەتە ئەگەر خۆی چەندین غەڵەتکە ئەگەر کچە علاقەی هەبێ لەگەڵ کوڕێکە و بەو مەرجش بگەێنێ کە گوایە ژیانی هاوسەرەتی پێگەێنن ئەمان پێیان قبوڵ نییە بەڵام بۆ کوڕەکەیان پێخۆشحاڵی دەرەبڕن باشە ئەگەر زانرا کە حەزی لێ نەکرد و حەزی لێ کردو ئێوێشی پێ بکە هەڕەشە بە براکان یا بە کەسوکارەکەی لێکرێەوە یا لێ ئەیە یا زۆر جارێگەر چەک لە ناو ماڵەکە هەبێ ئەگەر نەژی کوژێ پەلاماری چەکەکەیە هەڕەشەی کوشتنی لێەکە کەواتە چەک وەسیلەیەکە ئێستا بەکاردەهێنێ بۆ ئامانجەکانی کە خۆیان مەبەستیانە نەک بۆ دیفاعکردن و بەرگریکردن لە خاک و نیشتیمانەکەمان دەسەڵاتیش بڕیارێکی تایبەتی نەیاوە کە ئەو کەسانەی چەکیان هەیە ئەبێ مەرجی تیابێ ئەوان بێ مەرج مناڵ لە 16 ساڵی و 7 ساڵیەوە بە ئاسانیە توانێت چەکەڵ بدێ و بێ مۆڵەتیش باشە لێپرسینەوە نییە هەر وڵاتی هەر شوێنێ هەر ماخێزانێک هەر ناوچەیەک ئەگەر لێپرسینەوە یاسایی نەبوو بێگومان ئەو شوێنە ئەبێ بۆچی ئەبێ بە گەڕەلاوژە ئەبێ بە ئاژاوە ئەبێ بە
دواکەوترین لە هەموو بارەکانی ژیانەوە. ئەم زۆربوونای کە دەسەڵات گوێ نایە بەمە سیاسەتی لە پشتەوەی. باشە ئەنگینە من لە ماڵەکەم چەکێکی تایە، چەکەکە ئەبێت تەنها سەرۆکی خێزانەکە بزانێ ئەو چەکە لەکوایە، نەک مناڵەکان بزانن، یا خێزانەکەی یا خۆی. ئەیش بۆچی؟ ئەگەر دزێ هاتە سەر بەرگریکەی بەڵام تەقە نەکەی، بەس بەرگریە، نەچی کەسەکەش بکوژیت. جاران وا بەم شێوەی بەکارە. بەڵام ئیستا ئەگەر کچەکە مەس بۆ نمونە لە ماڵە سێرەکەی دایک و باوکەکە سلاحیان داناوە، کوڕەکەی داوای پێداویستەکانی ژیانیەکە، ئەوان توانای ئەویان نییە پێداویستیانەی خۆیان تەواوکەن، کوڕەکە هەڵەسێ یا خۆیە کوژێ یا تەقە لە دایک و باوکە کاکە. ئەمە گەر دەسەڵات یاسایەکی تەواو دابنێ، یاسا لاواز نەبێ، بێگومان بڕیارێکی قەتعی دایە هەر ماڵە چەکی پێبێ بێ مۆڵەت و بەم شێوانش چەک بێ هەبێ، بەم شێوێ نابێ. خۆمان خۆشمان نەزانین ئێمە هەموو هەر چوار دەوەرمان دوژمنە، کەواتە لە هەموو بوارێکە گروپ هەیە کە هانی خەڵقەیەن گەنجەکان هەیەن بۆی چەگەڵگرن و ئەنواعی شتی غەڵەتکەن بەرامبەر بە. جا ئێستا مخەدەراتی زۆرە، ئەم مخەدەراتەش هۆکارە بۆ ئەوەی کەوا هان بدرێ بۆ ئەوەی کەوا دەستدرێژی بکاتە سەر خەڵک بە چەک. ڕێکخراوەکانم هەمووی خۆشەوە، بە تایبەتی ڕێکخراوەکەی خۆم زۆر خۆشەوە و زۆریشم حەز لێتی کە ئیشی تیا بکەین هەموومان بگوشن. بەڵام بەداخەوە ڕێکخراوەکانمان هەموومان یەک ئەمانجوان هەیە، یەک هەدەفمان هەیە، هەر هەموومان ڕێک نین، مەفروضە یەک وتارمان هەبێ، یەک هەڵوێستمان هەبێ. باشە ئێمە نابێت کەوتت دیفاع تۆ بەرگری لە ژنەکەی واتە سیاسەتەکەت لەم لاوە بکە، بەرگری ژنەکانت لەم لاوە بکە، کەواتە ئەوەی کە پەیوەستە بە ژنەوە بە داکۆکیکردن لە مافی ژن، تۆ نابێ سیاسەتەکەت پێش داکۆکیکردنی ژنەکە بکەیت. من حەزەکەم هەموو ڕێکخراوە ژنانیەکان فشار بن بۆ دەسەڵات، کە دەسەڵات بتوانێت کەمکردنەوەی چەک، کەمکردنەوەی کوشتنی ژنان بە ناحەقە بەڕاستی زۆریان لە دوای ئەوەی کە ئەکوژێن و لێکۆڵنەوەیان لەگەڵاکرێن بە قەست بەبەست بۆ بەبێ هیچ شتێک هیچ تاوانێکیان نەبووە، تەنها تاوانی ئەوەیانەوەیە یا کوڕێکی خۆشویست و حەزی کردووە ژیانی هاوسەرەتی پێک بێنێ. ئەمە نەعەیبە، ناهیچ شتێکە لە دینی ئیسلامیش ڕێپیاوە. ئەگەر بڵێ دینەکە خۆ دینی ئیسلامیش ڕێی بەمەیاوە. دینی ئیسلامیش ڕێیاوە کە ئەگەر کچێ یا کوڕێ یەکتریان نەوێ ڕەزامەند نەبێت لەگەڵ یەکتریا مارە نەکرێ. هیوادارم لە وەزارەتی پەروەردە، وەزارەتی ئەوقاف، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی فشار بن توانن کەوا ئەم چەکانە کەمکەنەوە، کە وەزارەتی پەروەردە گەنج و جیل پێگەیەنێ، کەواتە ئەگەر پەروەردەکەمان بەم شێوەیە بێ، کەواتە وڵاتەکەمان لە باتی وڵاتێکی پێشکەوتوو بین، وڵاتێکی دواکەوتوو ئیفلیج لە هەموو نەخۆشیە کۆمەڵایەتیەکانمان ڕوبەڕوو دەبێتەوە. و هەروەها وەزارەتی ئەوقاف پیاوە ئاینیەکانمان بێنە سەر منبەر، داکۆکی لە مافەکانی ژنکەن، داکۆکی لە بۆنەکانی ژنکەن، داکۆکی لەوە بکەن کەوا لە دینی ئیسلامیە حرامە ژن کوشتن. ئەگەر ئەمانە بکەن دەور کەمە بێتەوە. تکا لە دەسەڵاتی ژەکەین بڕیارێکی بە قووەتی سزایەکی تومی بەو کەسانە بدرێ کە چەگە فرۆشن لە ناو بازار بە ئاسانی و بە ئاسانی چەکیان دەزەکەوێ و لەو هەرج ماڵێکیش حملەیەکی کتوپڕ بکەن، هەرچی ماڵێکە چەکی بێ ماڵەت حەقە سزا بدرێ و بگیرە. وتر نێڵن ئەمەنە چەک لە ناو وڵاتە
لەناو خێزانەکان ئابڵا بێتەوە و بێتە هۆی ئەوەی کە ڕۆڵەکانمان کوژن چ کوڕ بێ چ کچ بێ ڕۆڵەی ئەم میلەتەیە و دایک و باوکەکانیش وا پەروەردە ماڵکرێ کە یەکسانی لە بینی کچ و کوڕا هەبەیە و جیاوازی نەکەن و کوڕ نەکەن بە سەروەر و سەرداری ماڵەکە و کچی بکەن بە زلیلی و کۆیلەی ماڵەکە لەبەرەوە هەردووکیان وەکو یەک پەروەردەکرێ و هەردووکیان وەکو یەک ڕۆڵەتن و جرکتن و هەر ئامانجان چیان ویست لە ژیانیانان پیان بکەن و غەڵەتەکانیشیان بە ڕێنمایی بە ئامۆژگاری جوان ئەتوانن پەروەردەیانکەن و لەو هەڵانە ڕزگاریان بکەن. ئەگەر خێزان ئەمەی کرد بڕوان پێ بکە وڵاتەکەشمان بەرەو پێشەوە ڕوا تۆ ئەگەی بە هەموو ئاوەت و ئامانجەکانی خۆت من ئەگەر مناڵەکەم خۆم پەروەردەکەم جوان نەبێ و ناتوان مناڵەکەم پەروەردەی جوان بکەم. کەواتە لە ئەساسا بێ خێزان پەروەردەی مناڵەکانی بە شێوەیەکی تەندروست و چاک بکە بۆ ئەوەی کۆمەڵگاکەشمان بە شێوەیەکی جوان و پاش پێشکەوتوو بێت. بەهۆی زیادبوونی دیاردەی هەڵگرتنی چەکی بەبێ مۆڵەت پێشتر یاسا هەبووە بەڵام یاساکە وەک پێویست نەبووە نەیتوانیوە ڕێگری بکات لە کەمکردنەوەی دیاردەکە بۆیە پەرلەمانی کوردستان ساڵ 2022 هەستا بە هەمارکردنەوەی یاساکە و گۆڕانکاریکردن تایە هات سزاکەی سزاچەکی بە مۆڵەتی زیاد کرد یعنی سزاکەی قورستر کرد لەسەر کەسی تاوانبار هەر لە ساڵ 2022 یاسایەکی دەرکرد بە ژمارە 2 تیایدا چەند نەک تەنها هەڵگرتن چەکی بە مۆڵەت چەند حاڵەتێکی تری بە تاواندانا وەک هەناردەکردن و هاوردەکردنی دەستداریکردنی بازرگانیکردن پێوەی بۆ هەڵگرتنی چەکەکە و یاساکە هات لە مادەی 15 سزاکەی دیاری کرد سزاکەی قورستر کرد بۆ ئەوەی ئەگەر کەسەکە چەکی مۆڵەتی هەڵگرت یاخود بەکاری هێنا ئەوە سزاکەی بەندکردنە لە کە مودەکەی لە ساڵێک کەمتر نییە و لە 3 ساڵ زیاتر نییە هەروەها غڕامەکردن کە مودەکەی لە 2 میلیۆن دینار کەمتر نییە و لە 5 میلیۆن دینار زیاتر نییە ئەمەش بەپێی ئەوەی کە ئێمە لە دادگاکانین بەپێی ئەوەی کە ئێمە ڕۆژانە سەردانی محکەمە ئەکەین داواکان ئەبینین ئەتوانین بڵین کاریگەریەکی باشی کردوتە سەر کەمکردنەوەی دیاردەکە ئێستا خەڵکی کە ئەو تاوانە ئەکا ئەو تاوان ئەکای کەم جار ئەپرسێ ئەڵێ ئایا وەک کەسانی یاسای پەنامان ببن ئایا یاساکە سزاکەی قورسە یان نا وە زۆری ئەو کەسانی کە تاوانەکەیان کردو پەشیمانن یعنی پەشیمان لە تاوانەکەیان و ئەتوان بڵم سزاکە کارێکی باشی کردووە کاتێک ژن بەبێت چەکی بمۆڵەت ئەکوژرێ لەو کاتەیە تاوانێکی کەسەکە بێتە دوو تاوان یەکەم تاوانی کوشتنەکە دووەم تاوان هەڵگرتنی چەک بەبێ مۆڵەت لەو حاڵەتە کە چەکەکە بۆ کوشتنەکە بەکارێ بێگومان سزاکەشی قورسترە بێت کە پەرلەمان یاساکە دەرەکاری یاسایەک دەرەکرێ بێگومان سوڵتەی جێبەجێکردن هەیە دەسەڵات جێبەجێکردن هەیە دەسەڵاتێک کە ئەتوێ کار بە یاساکە بکە ئەرکی حکوومەتە پێش هەموو شتێ ئەرکی لانە پەیوەندیدارەکانە یاسایەکەیە ئەڵێ هاوردەکردن و هەناردەکردنی فرۆشتنی چەک بەبێ مۆڵەت ئەمانە هەموو یاسای بۆ داناو سزاشی بۆ داناوە ئەرکی حکوومەتە ئەرکی لان پەیوەندیدارەکانە لە کاتی بوونی شوێنی کە چەکی بێ مۆڵەت ئەفرۆشێ شوێنەکە داخەو سزایان بە دادگا ڕەچاوی ئەوە ئەکات کاتێک کە دۆسیەک ئەکرێتەوانێ کەسێک تۆمەتبارە بەکردنی شوێنێک چەکێک ئەفرۆشێ بێ مۆڵەت بێگومان دادگا بە دواداچوون بۆ هەموو ئەمانە ئەکات کاتێک یاسایەک دەرئەکرێ پەرلەمان دەری ئەکات ئەرکی لانی جێبەجێکردنە دەریکە دادگاکان کاتێک کە تاوانی ئەکرێ ئەوان ئەرکیان ئەوەیە کە لێکۆڵینەوە تاوانەکە بکەن و حکم دەرکەن بەڵام لە ئەمە جیهەتێکی ترمانە کە دەسەڵاتی جێبەجێکردنە کە ئەرکی حکوومەتە ئەو شوێنانی کە چەک ئێنن بازرگانی پێ بکەن ئەوان ڕێگری لە کاتێک کە کەسێک مۆڵەتەکەی پێ ئەدرێ مۆڵەتێکی پێ ئەدرێت چەکەکە بۆ نە لە حاڵەتی پێویستا بەکاربێنن بۆ بەرگریکردن لە خۆی یان بۆ نە کەسەکە پێشمەرگەیە یان هەر جیهەتێک داوام بکات و پێویستی بە چەکەکە ئەبێ لە بەرواری بڵم لە مودەی کارەکە بەکاری بێنن بۆ منە ئەگەر کەسەکە چەکەکەی بەردە ماڵەوە بۆ نمونە یەکێک لە ئەندامەکانی خێزانەکانی کوشتیان هەر تاوانێکی پێوە کرد ئەو حاڵەتە لەو کاتە کەسەکە ناتوان بڵێ من مۆڵەتم هەیە مادەم مۆڵەتم هەیە کوشتنەکە بۆ من ئاسایی و ڕێگە پێدراوە کاتێک هەر ئافرەتێک تاوانێکی بەرامبەر ئەکرێ ینی من داوای من ئەوەیە کە بە هیچ شێوەیەک چاوپۆشی لێ نەکرێ لایەنە پەیوەنددارەکان هەم محکەمە هەم ئێمە پارێزەر هەم کەسانی تر بە دۆداچوونی تەواوەتی بۆ بکەین زۆر جار ئەو کێشانەها
بۆنە بە هەڕەشەکردن یاخود هەوڵ ئەدرێ سڵحی تیا بکرێ ڕێگاک لە ڕێگەکان یانوێ کەیسەکە دابخەن من پێم باشە ینی بە هەموو ڕێکارەکان کاتێک کەسێک ئەکوژە نەک ئافرەت هەر کەسێکی تریش ئەکوژرێ هەوڵی تەواتی بدە هەر چەندە دەرگاکان کەم تەرخەمیان نەکردو لەلایەنەوانە کەیسەکان هەر تاوانکە کوشتن هەبوو بەپێی یاساکان و بەپێی ئەو بەڵگانی کە لە بەردەستا بووە تاوانبار بە سزای خۆی گەیشتووە.